هەرچەندە جێگری سەرۆکی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بانگەشەی قەرەبووکردنەوەی دوکاندارەکانی بازاڕی دارە سوتاوەکەی کردهبوو، بەڵام پەیام زانیوێتی بەشێک لە بەڵێنەکان تەنیا بۆ میدیاکان بوو و ڕاستیەکەی بە شێوەیەکی دیکەیە. دوای ڕووداوی ئاگرکەوتنەوەکە نوێنەری نووسینگەی قوبات تاڵەبانی سەردانی بازاڕی دارە سوتاوەکەی کرد و ڕایگەیاند 1 ملیار دینار وەک قەرەبوو بۆ کاسبکارانی دوکانە سوتاوەکان خەرج دەکرێت. بەڵام پەیام زانیوێتی حکومەت یەک لە سەردەی زیانەکان بۆ بەشێک لە دوکاندارەکان قەرەبوو دەکاتەوە. گرفتەکە لەکوێدایە؟ با کوتی و بە پوختی نوێنەری ئەم دوکانە سوتاوانە نوێنەری دوکاندارەکان بە منی وت من 10 دەفتەر زیانم کردووە، بەڵام لیژنەکە لەسەر وەرەقە 2 دەفتەر و نیو زیانیان بۆ من نووسیوە کە قەرەبوو بکرێمەوە. کاتی ئەو 2 دەفتەر و نیوە شۆتە سەروی خۆیان وتویانە ئەم 2 دەفتەر و نیوە لە 130 قەرەبوو دەکەینەوە، واتە لە کۆی 10 دەفتەر تەنیا 7 ملیۆن دینار قەرەبوو دەکرێتەوە. ئەوان نیگەران و دەڵێن لە ماوەی ڕابردوودا خێرخوازێکی زۆر لەسەر هێڵبوو بۆ ئەوەی قەرەبوویان بکرێتەوە، بەڵام ئەم بڕیارە کە حکومەت وتی ملیارە دینارم تەرخان کردووە ئەو خێر و سەدەقەی خەڵکیشی لە ئێمە دوورخستەوە و باسی لەوەش کرد کە ئەو قسانەی لە ئیعلامدا دەکرێت و ئەو لایەنە پەیوەندیدارانە دەیکەن لە ئەرزی واقعدا شتێکی ترە. وتیشی لە ئایندەیەکی نزیکدا ئەگەر گرفتەکە چارەسەر نەکرێت ئەوە قسەی خۆمان دەبێت لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە. هەرچەندە بەشێکی زۆر لە دوکاندارە زیانمەند بووەکان ئامادە نەبوون لەسەر ئەم زانیاریە لە بەردەم مایکی پەیام قسە بکەن بۆ ئەوەی ئەو قەرەبووە کەمەشیان نەبڕدرێت کە بڕیارە قەرەبوو بکرێنەوە. بەڵام دوکاندارێک ڕاستیەکانی نەشاردەوە وتی لیژنەکە پێی وتون زۆرترین قەرەبووکردنەوە لە 30,000 دۆلار تێپەڕ ناکات و هەر کەس لە سەروی ئەو ڕێژەوە زیانی کردبێت قەرەبوو ناکرێتەوە. زەرەرەکە ئیتر وامان پێوتراوە ئەوانەی کە زەرەر و زیانیان زۆر وەرکەوتووە لە 50 ملیۆن زیاتریان نادرێتەیە، ئیتر بەرەو خوارەوە زەرەریان بەرکەوت بێت ئەو مەبلەغە پارەی کە شمولیان نەکات ئەدرێتێ گوێرەی زەرەرەکە لە 50 ملیۆن زیاتر نایەن ئەگەر هەرچەندێک زەرەری کردبێت ئیتر ئایا 20 دەفتەر بێ 30 دەفتەر بێ لەو مەبلەغە زیاتر نییە کە توانە بە ئێمە. پەیام زانیوێتی حکومەت دەیەوێت بازاڕەکە دروست بکاتەوە و بەڕوونی بە دوکاندارەکانیان وتووە زیانەکە بەشێکی لە ئەستۆ دەگرن و ئەوەی دیکە لەسەر خودی دوکاندارەکانە. دوکاندارێکیش داوا دەکات بە شێوەیەکی ستاندارد دوکانەکان نۆژەن بکرێتەوە بۆ ئەوەی ڕووداوی هاوشێوە و نەخوازرا و دووبارە نەبێتەوە. خۆی حەقوایە ئەزانین چۆنە حەقوایە حکومەت و لایەنی پەیوەندیداریش بەڕاستی بێنە سەرخەت ئەمە تێک درێتەوە، بەڵام بە شێوازێکی مۆدێرن و جوان دروست کرێتەوە. ئەو کاتە ئەو کاسانی کە لێرە دوکانیان هەبووە دوکانەکانی خۆیان وەرگرنەوە ئیتر بە شێوازێک لە شێوازەکان ئایا بە سیعرێکی گونجاو ئەداتێ یا مەسەڵێن بە شێوازێک یا لایەنێکی پەیوەندیدار یا هەر لایەنێک یا حکومەت بچێتە ژێرباری قەرەبووکردنەوەکەی و یا بچێتە ژێرباری دروستکردنەکەیەوە، شتێکی زۆر باشە ئەگەر شتێکی وا بووە. ئیتر لەو مەترسیانە تۆزێک نەجاتمانە بوو شتێکی جوانیشی بە ناوچەکە بەخشی عنی دیکۆرێکی جوانی بە مەتیقەکە بەخشی. بە هۆکارێکی ناڕوون ئاگر لە بەشێک لە دوکانەکانی بازاڕی دارە سوتاوەکەی شاری سلێمانی کەوتەوە و زیاتر لە 100 دوکان بەو هۆیەوە سووتان. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.